ئەو مەختەی ئێمە لێدان تارەکە 8 تایارە بوو دوانیان چوو بۆ ئەسکەر و چەمی سورقاوشان و چەمی ڕزان 6یان ئەلێرە لە ئێمەیدا هەتا لەو قڵایدا بەر ئاوەکەیدا ئاوەکە هەرسا لەگە قڕاکەیە وتیان ئاڕوا لەو لەو ئاسنە کوڕە گوتمان ئاسنێکی وەڵە ئاوەکەی هەرسا وەڵاتی لە دوای سوڕانەوانێ بە نزمی لیانداین ئەوەرجار جاری دوایەتر کە زانیتی دووکەڕەکەی بوو بە بەرزی لیانداین ئیتر کە لیاندانی ئێمە لێما قەوما ئەروەڵا ئەو باشترە ئەرەوەڵا ئێستا حرمەتی ئەو زۆرترە ئەی باشە ئەچیتە دارەکە ئیجا کاکە خەتای خۆت بوو تۆ ئەنفال بووی کورە ئاخە تۆ من ئەنفال کرد تۆ من ئەنفال تۆ نەهەنگێکە دانابوو لە ئاغدەلەر هەچی گێڕایە ئەیزانی کیمای لێدرێ ئەو ئێستاش ئەو بە حرمەتە کیمایی و ئەمانە ئەنفال قیمەتی نییە بەس ئەوان بە قیمەتیان هەیە قیمەت لە لای ئەوانە دەستە خۆش بێ عزیێتمان دەکات ئەزێر نییە ئەو مەحکەمی منەکە ئێستاکینە ئێستا منەچم ئیشێکمە بۆ دارەکە ئەو کاکە بڕۆ خۆتان ئەنفال کوڕە بۆ خۆم ئەنفال کرد تۆ منن ئەنفال کرد